دوای ئاگرەکەی بازاری لەنگەی شاری هەولێر کە 160 دوکان هیچیان بۆ دەرنەچوو کاریگەری و بێبازاری خستۆتە سەردۆخی بازارەکە. نوێنەری ئەو دوکانانە دەڵێ بازارەکە قوربانی هەندێک کەسانی حیزبی و حکومی کراوە، بەڵگە و دیکۆمنتیش لەبەردەستە لەسەر ئەو کەسانەی کەم تەرخەم بوونە. ئەوە کۆمەڵک بەڵگە و دیکۆمنتە کە کەسانێک کە بوونە لەو بازار کە تەرخە بوونە کە بووتەوە کاری سوستانی ئەو بازارە. لێرە ناتوانم ناوی کەسەکان بێنم، بەس لێژێک پێک بێنرێ هەموو بەڵگە و دیکۆمنتەکانی دەکەمە ڕوو کە ئەوانە بوونەتەوە کاری سوستانی ئەو بازارە. ناکرێ بازارێکی گەورۆگران بە قوربانی چەند کەسانێکی ڕێزمێ حیزبی و حکومی بکرێ. پێویستە ئیزرایەتیان لەگەڵ بکرێ بۆ ئەوەی ئابووری خەڵک لە ناو نەچی بەڕاستی ئەوەی کە تەرخەمی ئەوان بوو ئەو بازارەوەی بەسەرات. ئەوەی داواکاری مێ داواکاری زۆر پێویست و زۆر خێرایە کە بیدایەت بکرێتن لەو حاڵی ئێستادا ئەو جەمەلۆنەیە بگۆڕدرێ هەتا ئەوە نەگۆڕدرێ هیچ ئیشەشکە ناکرێتن. ئەو یەکەم ئیشە بەڕاستی داواکاریمان کردیە نازام گەیشتە چێندەر ئەوە زۆر پێویستە. یەکەم شت کە ئێستا بکرێتن ئەوەیە دوای تر کارەبا و شتەکانی کێ مێزمەیە لەوێ تقریبەی لە 2002 لەوێ مێزمێ لەو ئیشەکەم بژێوی ژیانم لەسەر ئەو مێزەیە، هیچ معاشێک هیچ لێشێک و پارەم نییە لەوە زیاد نەبێ. ئەم بازارە تێکسووە پێچێ من تا دوو ماهکە ناتوانم ئیشکەم لەم بازارە. ئێمە داواکارێمان لە هەموو لایەنێکەیە، لە سەرۆکی حکومەت، سەرۆکی هەرێم، بەرپرسەکان، دەستگا خێرخوازیەکان، ئەوانەی کەوا ئەتوان کەسایەتی ئاینەکان، کەسایەتەکانی کوردستان بۆ هەموو لایەنێک داواکارم بۆی بتوانن بە دەنگی بێن بە دەنگی ئەو خەڵکەوە. ئەو خەڵکە زیاتر لە 167 دوکان سوتاوە، زۆربەی کرێچیە و ناتوانن دوکانەکەی ئاوەدان کاتەوە. بەهۆی ئاگرەکەی شەوی سێشەم لەسەر چوارشەمی هەفتەی ڕابردوو بەشێک لە جەمەلۆن و سەقفی نێو بازارەکە کەوتون و تێکشکاوە. دوکانداران داوا دەکەن بە زوویی بگۆڕدرێن تاکو ئەوان بتوانن دوکانەکانیان نۆژەن بکەنەوە. قایمقامی هەولێریش دەڵێت ڕێگەیان پێدراوە تاکو دەست بە نۆژەنکردنەوە بکەن. ساوا ڕێگەیان پێدراوە کاری نۆژەنکردنەوە لە دوکانەکانی خۆیان دەکەن بە خۆیان، ئاسانکاری تەواویان لۆ دەکرێت. ئەوی تری ژەو جەمەلۆنانەیە ئەوەی زیانی پێگەیشتووە هەڵدەگیرێ، ئەوی تر ڕێک دەخرێتەوە. ئامانجەکە ئێمە ئەوەیە بە زووترین کات بگەڕێنەوە سەر کار و کەسابەتی خۆیان. بازاری لەنگەی شاری هەولێر بژێوی زیاتر لە 5,000 خانەوادەی لەسەرە. بەرگری شارستانیش سیستەمی ئاگرکوژێنەوەکەی وەرنەگرتووە بەهۆی بوونی چەند کێشەیەک کە 5 ساڵ بەر لە ئێستا بووە. لەو کاتیشەوە تاکو کەوتنەوەی ئاگرەکەش چارەسەر نەکراون. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.